ئێرە شاری سلێمانی و پۆلێک لە کچانی لاو سەرقاڵی یاریبازکەن. ئەوان ئەندامی ڕێکخراوی ژیمان و ژمارەیان نزیکی 140 یاریزانە کە زۆربەی ڕەهایان خوار 16 ساڵن و لە ناو و دەرەوی وڵاتدا سەرکەوتنی گەورەیان بەدەستهێناوە. ئێمە لەسەر عێراقی یەکەمین لە هەموو شتێکە ئاستا تەمەنەکان مەسەن بۆ مینی باسکت ئێمە بەجیاوازی زۆر لە هەموو تیمەکان نەبینەوە بۆ تازە پێگەشتوان بۆ لاوان بەجیاوازی زۆر لە هەموو تیمەکان بگرە من بڕوام وایە وەرشی باسکتبۆڵ بەرەونەمانە ڕابەت تایبەتی بۆ کچان چونکەیانەکان تەنها بۆ پاڵەوانیەتەکان یاری کەرکۆکەنەوە و یان هێن بەشداری پاڵەوانتیان پێگەنکەوە خۆی کڕۆکی وەرزش ئەوە نییە. ئەوەی لای ئێمە ئێستا ئێمە عێراق و کوردستانمان تێپەڕانەوە بەڕاستی لەوانەیە جارێک یاری بدۆڕین بەڵام 100 جار یاریە بینەوە. جگە لە سەرکەوتنە بەردەوامەکانیان لە عێراقدا ئەوان لە تورکیا بەرامبەر تیپی بەشکتاشی بەناوبانگ سەرکەوتنیان بەدەستهێناوە و لە ئێرانیش بە توانەکانیان وەرزشوانانیان سەرسام کردووە. پرۆگرام بریتیە لە 140 کچە یاریزان، تیمێک بریتیە لە 12 یاریزان، پرۆگرام بریتیە لە هەموو ئاستەکان، تیمێک بریتیە لە یەک ئاست، تیم بەشداری پاڵاوانتیەکەکە ئێمە بەشداری هەموو فیستیڤاڵ و چالاکیەکەین بە بواری ژینگەییشەوە. زۆر قورسە تۆ کچێکی مێرد منداڵ مراهق بێنیت لە ژێرسایی خۆتا لە ڕێکخراوێکە مەشق و ڕاهێنانی پێ بکەیت لەبیانێت تا ئێوارە جاری وایەمان ئەم کچانیان لەبیانێت تا ئێوارە مێننەوە لە ئێمە زۆر گرانە دایک و باوکان و متمانەین ببن بە تۆ ئەڵبەتە ئێمە زۆر ماندوو بووین تا گەشتوێن تام قۆناغا وەکو لایەنە کۆمەڵایەتێکی وەکو لایەنی سایکۆلۆجی کە جەزانی لەو قۆناغەیە مەسەلەی هۆرمۆنات و گەشەکردنی و مەسەلەی مراهقە و شتانە زۆر معقەدە ئیشکردن لەگەڵیانە ئێمە توانیمانە بەسەرەوە شاسەرکەین. لە جوگرافیایەکدا کە لە ڕابردوودا ژنان و کچان هەمیشە پەراوێز خراون لە ئێستاشدا بەدەست جەنگ و کارەساتەکانیەوە دەناڵێنێت کۆکردنەوە و ڕاهێنانکردن بەم کچانە و گەیاندنیان بە ئاستێکی بەرز بە گرنگیەوە دەنرخێنرێت. هەموو هەفتەیەک هەمانە زۆربەی کاتەیە کەمپەکەین لە بەیانێت تا ئێوارە لێرابین نانیۆ ڕۆخین ئەخۆین و ئیسراحەتەکەین و ئەخەوین یەنەوە دووبارە دەسەکەینەوە بەتەمین ئەمە زۆربەی ڕۆژاوین. ئەمە بم بە یاریزانێکی زۆر باش و ئەمە وەکو مامۆستا ڕزگارم لەبێت دکتۆر ڕزگار دکتۆرا بێنم لە وەرزشە. لە ئێستادا کچانی ڕێکخراوی ژیما بەردەوامن لە ڕاهێنان و بەشداری لە پێشبڕکێیەکان و لە کۆی 12 یاریزانی هەڵبژاردەی عێراق 11یان کچانی ژیمان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.